تەکنۆلۆژیا زەبەلاحەکانی وەک ئەمازۆن، میتا و هەروەها مایکرۆسۆفت لە نێو گروپێکی 7 کۆمپانیدان ئەوانەی بەڵێنیاندا زیرەکی دەستکرد بپارێزن ئەوەی لەلایەن کۆشکی سپیەوە دەستەبەر کراوە. کۆمپانیاکان ئەرکێکیان لە ئەستۆدایە کاردڵنیابن لەوەی تەکنۆلۆژیاکان سەلامەتە بەر لەوەی بۆ خەڵکی بڵاو بکەنەوە. دەیڤد برونیاتۆسکی لە زانکۆی جۆرج واشنگتن دەڵێت هەندێک لەو پابەندبوونانەی کە بەڵێنیان لەبارەیانەوە دراوە تەواو پراکتیکین. ئەم پابەندبوونانە ئەوانەی کۆمپانیاکان دەستبەجێ جێبەجێیەکەن جەخت لەسەر سێ بنەمای بنەڕەتی دەکەنەوە، ئەوانش سەلامەتی و ئاسایش و متمانەیە. کۆشکی سپی گوتی ئەو 4 کۆمپانیا تەکنۆلۆژیا زەبەلاحە پێکەوە لەگەڵ ئۆپن ئەی دروستکەری چات GPT و هەروەها لەگەڵ کۆمپانیای ساواکانی ئەنترۆپیک و ئینفلێکشن پابەندی تاقیکردنەوەی ئاسایشن، ئەوەی بەشێکی لەلایەن شارەزایانی سەربەخۆوە ئەنجام دەدرێت بە مەبەستی پاراستنە دژ بە مەترسیە گەورەکان وەک لە ئاسایشی بایۆلۆژی و هەروەها ئاسایشی سایبەری. ناکرێت ئێمە پەرەپێدانی زیرەکی دەستکرد تەنها بۆ گەمەکارانی کەرتی تایبەت بەجێ بهێڵین. جاک کلارک هاودامەزێنەری ئەنترۆپیک لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان گوتی دەبێت حکوومەتانی جیهان پێکەوە کۆببنەوە پەرە بتوانای دەوڵەت بدەن و هەروها گەشەپێدانی سیستمی بەهێزی AI بکەنە هاوڵێکی هاوبەش لە سەرانسەر هەموو بەشەکانی کۆمەلگا لە بری ئەوەی تەنها لەلایەن ژمارەیەکی بچووکی کۆمپانیاوە بسەپێنرێت ئەوانەی لە بازاردا کێبەرکی لەگەڵ یەکتر دەکەن. لەو دەمەی کۆشکی سپی پابەندە بە پێشخستنی تەکنۆلۆژیای بەرپرسانەی AI لە ئەمریکادا، هاوکات بەڕێوەبەرایەتی ئەمریکا دەڵێت ئەو هاوکاری لەگەڵ هاوبەشە نێو دەوڵەتیەکانیش دەکات لەسەر چوارچێوەیەکی هاوبەش بۆ بەڕێوەبردننی پەرەپێدان و بەکارهێنانی زیرەکی دەستکرد. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.